ناژێ وا بزانین وەڵام مسلمان هەر فەقیرن. ئێوانە سەردەمانێک بە مسلمان خێریان بە ئەهلی کتابە کرد. یان ڕەنگە زۆر کەس تەبعاً ئەم شتانە نازانرێ، خەفایای تاریخن کە غەرب ناوێ بزانرێ. پیاوێکی مسلمانی ئەفریقی زەکاتی هێناوە هەموو ساڵێک بە بەحرا بۆ ئیتالیا، بۆ جنوبی ئیتالیا داوێتی بەو دیانە بەو لادیانە ئیتالیا. ئەهلی ئیسلام کە لە ئەندەلووزون لە زمانی عەبدوڕەحمانی سێهەمە فەقیر لە هەموو وڵاتەکە نەمابوو، نە کافر نە جوولەکە نە مسلمان نە هیچ کەسێ لە ئەهلی کتاب تەبعاً نەسارا و یەهودیشی لێبوو. لەبەرەوە سەردەمەکانە یعنی ئەگەر بێت و پیاوی مسلمان هەمووی بۆ نمونە مالیزیا پیاوی مسلمان دەوڵەمەند زۆر زۆرە و فەقیری مسلمانیش کەمە. بەڵام ئەندۆنیسیا، میسر، مەسەڵەن پاکستان، بەنگلادێش نفوسی زۆرە و حاکمەکان زاڵم و مەلعون و بەگشتی دز و جەردەن طبعاً ئەوانە فەقیرەکەون. ئەجنا ڕاستیەکەش ئەوە نییە کە بڵێ هەمویان هەر لە هەموو حاڵەتێکی شاوا ئەبێ وان نییە. هەردووچی شەر بۆ تاقیکردنەوە خۆی گەورە فەرمووە وەلەنەبلوونەکم بالخەیری وەشەڕی فتنە، بە هەردووچی تاقیتانەکەینەوە، هەم بە خێر و چاکە و سەرەت و سامانی زۆر و هەم بە نەبوونی و نوقسانی ئەو شتانە.